زیرەکی دەستکرد لە ئێستاە یەکێکە لەو بابەتانەی کە تەواوی جیهانی بەخۆی سەرقاڵ کردووە زۆر جار سەر لە شێوان ڕوئایەت و زۆر بابەتی جیاوازی تریش کە ئێمە لێرە و لەوێ لە ڕێی سۆشیال میدیاکان واروە میدیاکانەوە دەنگ و باس و هەواڵی زۆر جیاوازی لەسەرە بیستین. هونەریش بێبەش نییە لەوەی کە AI دەستی گەیشت بێتێ و بتوانێت لە ڕێگەی ژیری دەستکردەوە بە شێوەیەکی گشتی بتوانێت چەندین بابەتی هونەری زۆر تایبەت دروست بکرێت. بە تایبەتیش ئەبینین کە بەشێک لەو فۆتوانی کە هەنجارێکی تر زیندوو کراونەتەوە یاخود ئەکرێن بە شێوازی جوڵە و هەندێک بابەتی جیاوازتر کە هیچ کاتێک مرۆڤ مشکی بۆیان نەچووە. راپۆرتێک ئامادەیە و کەرانم ئامادەیان کردووە لەسەر کاریگەری ژیری دەستکرد لەسەر کایی هونەر بە شێوەیەکی گشتی بە کۆزانیاری وەرەگرین بزانین چۆن ژیری دەستکرد کاریگەری لەسەر هونەری جیهان هەیە. فەرموون. أشهد بالله جواني نزانا شيرين ميربانا دوسي هالكالبي لك وبيداوانا هاري لبرساوا زیرەکی دەستکرد لەم ساڵانەی دواییدا کاریگەریەکی بەرچاوی هەبوو لە تەواوی بابەتەکانی پەیوەست بە ژیانی مرۆڤ. زیرەکی دەستکرد و هونەر یەکێک لەو بابەتانەیە کە لەم دواییانەدا مشت و مەڕێکی زۆری دروست کردووە. زیرەکی دەستکرد یارمەتیدەرێکی باش بۆ هونەرمەندان بۆ ئەوەی بتوانن تاقیکردنەوە لەسەر فۆرمە نوێیەکانی داهێنان بکەن، هەروەها بەکاری بێنن بۆ شیکردنەوە و لێکدانەوەی داتا گەورەکانی مێژووی هونەر کە ئەماش یارمەتیدەری هونەرمەندان و مێژوو نووسانی هونەر بووە بۆ بەدەستێنانی دیدگا و تێڕوانینی نوێ بۆ هونەر. زیرەکی دەستکرد لە ئێستادا تەنها بە شیکردنەوە و لێکدانەوەی داتاکانەوە نەوەستاوە، بەڵکو خەریکە لە تەواوی بەشەکانی هونەر وەک میوزیک، وێنەشێشان، سینەما و تەنانەت نووسینیش وەک هونەرمەند و نووسەر بۆ خوڵقانێ نووسین و کاری هونەری بەکاری دێنن. Holy shit. لە کاتێکدا زیرەکی دەستکرد دەرفەتی زۆری بۆ گەڕان و داهێنانی هونەری هێناوەتە ئاراوە، بەڵام نیگەرانیەکانیش لەبارەی کاریگەریەکانی لەسەر جیهانی هونەر لە ئێستا و داهاتووشدا کەم نین. هەندێک لە ڕەخنەگران نیگەرانن لەوەی کە هونەری دروستکراوی زیرەکی دەستکرد ڕەنگە ڕۆڵی داهێنان هەست و چێژ لە کارە هونەریەکاندا نەهێڵێت و پیشەسازی هونەر بێبەها بکات و ببێتە هۆی بەکاڵاکردنی هونەر و لە دەستدانی ڕەسەنایەتی، هەروەها کێشە ئەخلاقیەکانی وەک خاوەنداریەتی و بابەتگەلی وەک مافی چاپکردن. یەکێکی تر لە خاڵە نەرێنیەکانی بەکارهێنانی زیرەکی دەستکرد لە کارە هونەرەکاندا گەورەترکردنی نایەکسانیە لە دنیای هونەردا، چونکە دەستڕاگەشتن بە تەکنەلۆژیای پێشکەوت و ئامرازەکانی زیرەکی دەستکرد تێچووی زۆری هەیە و هەموو هونەرمەندان ناتوانن بە ئاسانی دەستیان پێ بگات. ئەمەش دابەشبوونێک لە نێوان ئەو هونەرمەندانەی کە دەستیان بە تەکنەلۆژیاکە گەیشتووە لەگەڵ ئەو هونەرمەندانەی کە دەستیان بە تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد ناگات دروست دەکات. ئەم دابەشبوون و نایەکسانیەش دەرفەتەکان بۆ هونەرمەندان و کۆمەڵگە پەراوەسخراوەکان سنووردار دەکات. بەگشتی لە کاتێکدا کە زیرەکی دەستکرد ئەگەری سەرنجڕاکێش و هاوکارێکی باشە بۆ هونەر و هونەرمەندان، بەڵام گرنگە کاریگەری ئەخلاقی، کۆمەڵایەتی و ئابوووریەکانی بەکارهێنانی لە دنیای هونەردا لەبەرچاو بگیرێت. هونەرمەندان زانایانی بواری تەکنەلۆژیا و کەسانی پەیوەندیدار بەشداری گفتوگۆ و مشتومڕی کراوە بکەن بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی کە زیرەکی دەستکرد بە شێوەیەک بەکاربێنرێت گشتگیری و هەمە چەشنی و داهێنان لە بواری هونەردا بەرەو پێشەوە ببات. چاوەڕوانی سەفرەوەخوانم بەیانیت باش بێی خانم چاوەڕوانی سەفرەوەخوانم لێو دەفەندا شەگرم